هەوڵە نێونەتەوەییەکان بەردەوامن بۆ چارەسەریەکی ئاشتیانەی قەیرانی سووریا. لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا دۆناڵد ترامپ سەنگی هەڵمەتەکانی دەخاتە سەر هێلەری کلنتن. لە پاش راپۆرتێکی دەنگی ئەمریکا کاربەدەستانی هەرێمی کوردستان بڕیاری کۆمەکردنی ژنێکی بێخانە و ماڵ دەدەن. خۆش هاتنەوە بۆ کورد کۆنێکشنێکی نوێ لە واشنگتنەوە. کورد کۆنێکشن بەرنامەکە پشکا کوردیە دەنگی ئەمریکا ڕاستەوخوا لە کەناڵی NRT تێوەشاندن نەهوو نیوی سپێدەیە واشنگتنەوە ئەمڕۆ بکن سووریا لە دەمێک و دیپلۆماتین ئەمریکی و ڕووسی کاری دیکەن ji بۆ ئارامکردنا ڕەوشا سووری و سستکردنا توندوتیژیان و هەروە سافاگەڕاندنا دانوستاندنین ئاشتیە لەشکری سووری لە حەلەبێ و لە دۆروبەر دبێژایان درێژەی بە ئاگربەستا ڤە بڕی دەدا. راپۆرتە هێرو زەنگەنە. درێژکردنەوەی ئاگربەستەکە چەند کاتژمێرێک بەر لە ماوەی کۆتایی هاتن بە ئاگربەستی پێشوو بوو. لەم چەند ڕۆژەی دواییدا بەلایەنی کەم 300 کەسی مەدەنی بەهۆی شەڕەکانی حەلەب کوژراون. ڕێکخراوی مافەکانی مرۆڤی سووریا و کۆمیتە خۆجێیەکان دەڵێن ڕۆژی دووشەمە چەند هێرشێکی ئاسمانی کراوەتە سەر ناوچەکانی دەوروبەری حەلەب لە ناویاندا ڕاشیدێنیش. ئەمەش ڕۆژێک پاش ئەوە دێت کە شەڕکەرانی ئۆپۆزیسیۆن گەڕەکەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتیان موشکباران کرد و هەروەها منداڵێکیشی تێدا کوژرا. ئەمریکا و ڕووسیاش پێکەوە کار دەکەن تا ئاگربەستێک بۆ تەواوی وڵاتەکە بێن نەتایە بە ڕێگای دانانی زنجیرەیەک ئاگربەستی کورد لەو شارانەی کە شەڕی قورسی تێدایە لە ناویاندا حەلەب کە گەورەترین شاری سووریایە. ئومێدی کەمکردنەوەی شەڕەکان لەگەڵ نیشاندانی پشتیوانی جیهانی ڕێگا خۆش دەکات بۆ لایەنەکان بگەڕێنەوە سەر مێزی دانوستاندن بە ڕێبەرایەتی نەتەوەیە گرتوەکان. وەزیری دەرەوەی ئەمریکا جان کێری لە میانەی وتوێژەکەی پاریسدا ڕۆژی دووشەمە ڕێککەوتنی نوێی نێوان ئەمریکا و ڕووسیای ڕاگەیاند بۆ هێنانە ئارای ئاگربەست. ئەمڕۆ رووسیا و ئەمریکا وەک سەرۆکایەتی دەستەی پشتیوانی نێونەتەوەی بۆ سووریا ڕاگەاندنێکمان بڵاو کردوێتەوە بە بەشداری هەموو هاوکارەکانمان کە جەخت لە ئاگربەستێکی سەرانسەری دەکات. هەروەهاش گەیاندنی تەواوی کۆمەکە مرۆڤایەتیەکان بەپێی بڕیاری 2254 ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکان. هەروکو چۆن لە ڤێناش باسمان کرد ئەمانە هەموو قسەن لەسەر وەرەقەیەک، ئەمانە کردار نین، بەڵام رووسیا بەڵێنی داوە بە سنووردارکردنی سووریا لە فڕینی بەسەر ناوچەکانی جێردەسەڵاتی کەسانی مەدەنی و هەروەها بۆ کارکردن لەگەڵ سەرکردەکان لەو ناوچانە بۆ ئەوەی سەقامگیری بەرپا بکرێت. وەزیری دەرەوەی فەڕەنساش داوای کرد گروپەکانی ئۆپۆزیسیۆن لە وتوێژەکانی ژنێڤ نەکشێنەوە. ئێمە هیوادارین گروپەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا جنێڤ جێنەهێڵن و ئەوان بە شێوەیەکی سمبولی ئەو کاریان کردووە بە هەبوو نیشاندێکیان لە شوێنەکە بۆ ئەوی هیواکانی خۆیان پیشان بدەن بۆ بەرەو پێشبردننی وتوێژەکان. هیوادارین ئێمەش بتوانین هاوکاریان بکەین کە هەست بەوە بکەن. سەرباری ئەم هەوڵانە بۆ کۆتایی هێنان بە توندوتیژی سووریا حەمزە بن لادنی کوڕی ئۆسامە بن لادنی ڕێبەری پێشووی تۆڕی تیرۆریستی ئەلقاعیدا داوا دەکات جیهادیەکان لە سووریا یەکگرتوو بن و دەشڵێت شەڕی سووریا تەنها ڕێگەیە بۆ ڕێگە خۆشکردن بۆ ئازادی فەڵەستین. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. لەگەڵ ئاگربەستە لەرزۆکەکانی سووریادا و بەردەوامی ناکۆچە قوڵەکان هەوڵە نێونەتەوەییەکان بەردەوام بۆ چارەسەریەکی ئاشتیانەی شەڕی ناوخۆی سووریا هەرچەندە جیاوازیش هەن لەسەر ئەم هەوڵانە. پرسیارە کوتم دووبارە دەبە هەفدەمێ هەر هەوڵەکە ئاشتیە ئەوە هیڤی هەیە ئەو هەوڵ سەر بگرا یان درێژە بە ئاگربەستی بێدان. عزیز تاڵانی چالاکوان و ڕکابەری سووری لە ستۆدیا دەنگی ئەمریکا لە لەندەن دگەلمەیە. کاکە عزیز ڕۆژ باش سوپاس ji بۆ بەشداریەتە بەرسف لە جەمتە هەیە. هیڤی هەنە بجارێ بخێر و سلامەت سلااف ژوەرە وش تەماشەوانی دەنگی ئەمریکەرم بڕاستی ئەو پرس گەلک جاری تێکردن ئەو پرسی جێ خۆدەیە ئیرۆ ڕۆژێکەوە کە ئیرۆ سووریێ مەڵەتێ سووری هەموو ڕێخستنێ سووریە ئیرۆ قەرار نەمایە دەستێ وا بخۆدا ئەف قەرارە ئاگربەستێ یان بەردەوامە ئاگەر ئیرۆ دەستێ گەلک شوونای جیهانی دەیە گەنێک جیهاتێ دەولی دەیە هەری ئەساسی ئەکید ئەمریکا و رووسایە جیهانێدا دوێ ناوچە ڕۆژهەلاتە ناوین دەژی دەستێ چەند هێزێ وێ ناوچەیە وەکی تورکیا قەتەر سعودیە ئەف کەسیانەکی کارن یارمەتیە بکەن بهێلن گۆ ئەو ئاگربەست بەردەوام بکێ
و ئارامی کۆری هەندروێ سووریە بڕاستی دەستێ باهێزادە نە دەستێ مڵەتی سووری بخۆدە ئیرۆ بەڵێ کاک عزیز بۆ خۆت دەزانی ینی قەیرانی سووریا یەکێکە لە قەیرانە هەرە ئاڵۆزەکان ژمارەیە لایەن لە ناوخۆی وڵاتەکەدا بەشدارن لەم قەیرانەدا لەسەر ئاستی ناوچەش ژمارەیە وڵاتە و لەسەر ئاستی نێونەتەوەی وەکواگاداری ئەمریکا و رووسیا لە پێشەنگی هەوڵەکانی ئاشتی دانوێ ڕای ئەو جیاوازیانەی کە لە نێوانیاندایە پرسیارەکە لەوەدایە بۆ ئایندەی سووریا ینی پێ دوایە مۆسکۆ و واشنگتن شتێکی هاوبەش بدۆزنەوە لە نێوان خۆیاندا تدی مۆسکۆ و واشنگتن بخۆشی هەر کەسکی بەرجەوەندیکەوی خاص تایبەتی پێ هەیە درۆژهڵاتە ناوین هەمووی هەر شوونێ جیهانێدا gelek taybetî hene taybetmendiye her du tarafa weke Rusya û Amerîka di gelek xalata dikine hevdû yanî bercewendiyê ve dibine yek bercewendî. Di wê de jî karin bi rastî karin karekî baş ser bikin û vê meselê bi dawî bênin û dişûna de yanî cudane di hinek xala de jî ez dibêjim ew xalê tê de cuda jî تاثیرها وی نگلکی زیاده بیل سر پیشوچونا سوریه د تشتی هری اساسی دا بیجم به هفدورنا گو سوری ایرو بری وینا که دوی دولتا که علمانی بی جهه اف هیزه اسلامی متطرف اکستریمست دا نبی افنا که سر وینا که اکید امریکا و روسیا سر وینا که الهفدو دکن اف جی برجوندی و ایرو گو کارمن ویر ولا هبلیزن و بین او کسیانا که نگن سر حکم سوری برلوجی حتی انها الترناتیو ندیتن رژیما سوری درنگ ما حتی روش که وک ایرو كاكي عزيز حتى اگر امريكا وروسيا بقاهن الركافتنا كي ركابري ورجيما اسجي بكاربن امكان هندي هبكو بقاهن الركافتنان لي برسامازن او كيدا صلال سرفان كومالين دي هاي وكي النصرة و تشبجني كومالا داعش دولة اسلامي كيدا صلال سرفان هنا هيا كو بكارن وان بينن باشتي رازي بن قايل بن الاستقبال باش هنا الرجالات نافين دولة وكي قطر وسعودية وتركيا هندروي يعني دولة دورة سوريا أو تأثيره وانا كمباشرة سر جلك إشبا ريخستني هندروي سوري دايرو شردكن وكي جبهة النصرة نكارن بيشم يعني سرانسر وكي دولتك ايش دولتها يارمتي بواردكي اللي بس قالك عشير هنا عشيره سعوديه هنا كويتيه هنا قطريه هنا يارمتي بجبهه النصر ردكن وحكومتها حكومتي واجي شعبي خلي دقري حتى او يارمتي هيا اف كسوي بردوام اللي هجر اف حكومتها شعبي خو ما قرت بيشيا في يارمتي جو بوارد بفاك صارت بي هنگی وقتی گو سروانا که یارمتی سروا قطبو اكيد وي گهداری کن وي چار نوسی گرهن باشه كان عزيز حتى گو او یارمتی ها به چش ترکی به چش سعودیه چش قطر به بله وي او بردوام بن امنا که مسئله ایک افکاسی گو راش بله كاك عزيز رژیمی اگر یارمتی مدی كاك عزيز برای جنابه هێزە نێونەتەوەیەکان هێزەکانی ناوچەکە دەگەنە ئەو بڕیارەی کە بگوترێ سووریا بەبێ بەشار الأسد يعني باش امزانن انه سوري بشار اسد نكاري بردوام كي حتى داويه سوريا دي يعني روجا كوي وري بشار في هري بشتي تدي او كشتنا كري او 6 مليون ملتي سوري الدرفي ولاتا د کامپاده او د ژیان که زور خراب د ژیان دکینها ایرو انفراستراکشر يعني او بناء تحتيه سوري سري صدي شيء خراب ايكونوميا سوري زور كتيه يعني ببردوام بنا ريجيما سوري وكي بشار الاسد اكثر صدي صدوي جوهر داوي بس كاكي عزيز بكورتي او برز دور ديا كاكي عزيز بكورتي شما جرنجيا حلبي هاي ودور برينوي يعني لاذقيه وجي وان جهه كنا امريكا وروسيا ديفي بتن الور شارنا بن التايبتي اللاذقيه والدور برا شامي او توازن ارامي شامي هبيدا او سيستما دولتي نكفي هجر
ئەو سیستەما دەوڵەتی شامێ کە دەوڵەتەکەوەی دەوڵەتەکە هەموو هەلوشی لااتقێژی وەکە رووسیا لااتقێژی بژ رووسیا تشتێکی گەلکی مهمەش بەربوو بێتر مەسەلا دین بێجێتێ کارانین وەکی عەلەوی بێتر وردژن سەرۆژی تەرکیز دکن بۆ ئەو ناوچە نەکەوێ مەسەلا حەلەبێ بەزانن باژارە دوات سووری دە باژارێکی ئۆکۆنۆمی سووری ئەغلبێویش حەلەبێ بوو باژارکی مەزنە ملەتێ وێناکە بێتری 4 ملیۆن ئینسانە هەگەر تەرەفێکی وەکی تەرەفێکی کۆنتترۆل کرد هێزاوی داکەوێ قەوەتر بێژ تەرەفێدی بەلۆژی نە ئەمریکا نە رووسیا ناخوازێت خوازێت بەڵاسێکی چێکردوو تەرەفادا کاکی عزیز 15 چرکەش وەختی مەمانە کورد دۆستین ئەمریکانە دۆستی رووسیا لە ژعالێکی بەیە لێ دێ مەسەلا ئاشتیەدا چەند دەوێ کاریگەر بن داشتێ دەبێژم تەدیک وەکەمە گوتی تشتێ وای خاڵێ وای کۆمان هەن ئێگو بافدورە کەسەر کار بکن نەقبا ئەمریکا و رووسیادا خاڵنە گرنگ هەنە کارن سەرکار بکن کارن وێ مەسلێ پێش بکن دمێنێ حتا وەختێ وێ وەرێ ینی ئەوژی خوازن حاضریکە ژێرە دکن گۆ وەخت وەری گۆ کارە بن سەروێ ناکێ لە هەفتوو بکن ئەو هەنێکی دەم ژێرە دوێ عزیز تاڵانی چالەکوان و ڕکابەرێ سووری لە ژێر لەندەنێ دەگەڵ دەنگی ئەمریکا بۆم گەڵکی سوپاسیە دەکەن و پشتی رەخنەیەن پەرلەمانتارên Brîtanî حکوومەت رازî بوو هەزاران zarokên sîwiyên Sûrîk û reviyane Ewropa wek penaber wergirin. Ev jî piştî kempêneka komeleka penaberên berê yên cihû bû li salên 1930 li Brîtanya akincî bûne. Ji Londonê ev raport heye. Çend mehan berê şerê cîhaniyê duê dest pê biket, kuştinkariya cihêyan ji destê naziyan ve zêdetir dibû. Demê malbatên cihî li malên xwe diraviyan, Brîtanya jî nêzîkî 10,000 zarokên bêdayîbav li seranserê Ewropa wek penaber wergirtin, ev operasyona bi navê Kinder Transport bû. Yek ji wan zarokan, Eric Reich, temenê wî 4 sal bû demê dayk bavên wî ew digel dû birayên dinyên mezin virêkira welatekê parastî yê nenas. ئەوە دایک و bavê min kirin sê zarokên temen 11, 10 û 4 salî virê kirin bo min seyren ha. Ez qet nikarim wiha bikim lê wan wisa kirin û nexeraben ha ez di temenê 81 salî de hîn li virim. Êdî dîmahîk car bû Reich dayî bavê xwe bibînît. Belge xuya dikin bavê wî rêkir bû kampa Auschwitz lê kes nizane çi li dayika wî hat. Reich digel malbateka Aleman nêzîkî Londonê dijiya. Wan jiyanek da min, ew kesên ez xwedî kirim cihû nebûn, wan derfet da min û jiyana min parastin. Ji ber ku eger di temenê 4 an 5 salî de kişte hez neke, ev pirsgirêkek e. Niha Reich kampênekê birêve dibet heta Brîtanya hezaran zarokên penaberiyên Sûrî li seranserê Ewropa wergirît. Ew tên bikaranîn bo laşfirotinê, karê beng û mixadiratan bo wan re têkirin û gelek tiştên din jî. Wan kesnîne çavê xwe bide wan wekû min di destpêkê de. Karbidestên Yekîtiya Ewropî dibêjin di salên dawî da 10,000 zarokên penaber yên bê malbat hûn dabûyne. Me zarokê dîtîn li ser cadan dijîn, me qaçaxçên mirovanî dîtîn komand dikine arman çû tûşî nexweşiyan dikin ku bi rêkên cinsî peyda dibin. Di destpêkê de hikûmeta Brîtanî çi zarokên din yên penaxwaz qebûl nedikirin. Wan got ji ber ku bi hezaran kesên din jî dê jiyana xwe kem metrisiyê da bi rêka dihêne Ewropa. Lê wa diyara divê heftiyê da wan nîşana guhorîna siyaseta xwe daye her çende bi durustî diyar niye çend kes dihên qebûl kirin. Eric dibêje xwedîkirina wan ne bez berpirsiya Brîtanyayê. Niha û berê jî gelê wan nerazî bû bo wê biryarê ku zarok û penaber bihên wergirtin. Wez dibêjim divê cîhan lê binere û bêje xwe jiyana wan dê metirsiyê de ye. Kinder Transport li sala 1939 jiyaneka nû da Reich.
پشتی 77 ساڵان ئەو دەبێژە نەها دەمێ بریتانیا و جیهانەیە هەمان دلوڤانیە بدنوان کەسن ژە شەڕی دراون. هەرێز خەندان دەنگێ ئەمریکا. لەگەڵ هەرسێنانی پرۆژەی ئاشتی نێوان حکوومەتی تورکیا و سەرهەڵداوانی کورد جیاوازیە نەژادیەکان لە نێوان گەنجانی کورد و تورکدا بەرینتر بوون هەرچەندە لە ڕێی پرۆژەیەکی هونەریشەوە هەوڵی نەهێشتن یان کەمکردنەوەی ئەو جیاوازیانە دراون. 18 مانگی هاوکاری هونەری نێوان گەنجانی کورد و تورک لە نمایشتێکی تێکەڵی دۆکمنتاری و وێنەی فۆتۆگراف لە شاری دیاربەکر بەردەوامە. بەشداربووانی کورد و تورک لەم پرۆژەیەدا کە ناوی لێنراوە باک بە وردی هەڵبژێرراون لە شارەکانی ڕۆژەڵات و ڕۆژاوای تورکیادا. ئەم نمایشتە هونەریە بە ئامانجی پێکەوە بەستنی جیاوازیە نەژادی و ناوچەیەکانە. یەکتربینینی ڕۆبەرۆ شتێکی گرنگە و دەمانەوێت هەندێک دەرفەت بەم گەنجانە بدەین تا ژیان لە شارەکەدا ئەزموون بکەن و زانیاریان لەبارەی کەلتور و بەهرە و ژیانی ئاسایی ئەم شارانەوە هەبێت و بە چاوی خۆیان بیبینن. بەشداربووانی کورد و تورک لە ناوچە جیاجیەکانی تورکیاوە پێویستە هاوکاری یەکتر بکەن لە پرۆژە هاوبەشەکاندا. زۆربەی کارەکان بە زۆری ڕنگدانەوەی سیاسی و ململانی دەیان ساڵەی کووردە بۆ مافەکانیان. زیلان ئەو فلیمە ڤیدیۆیە دۆکمنتاریەیە کۆمەڵکوژی و دوورخستنەوەی ئەو هەزاران کووردە دەخاتەوە یاد کە لە ساڵانی سیەکانی سەدەی ڕابردوودا بەدەستی دەوڵەتی تورکیا ئەنجام دران. لەگەڵ دەرفەتی خستنە ڕووی مێژوودا هەلی پەیوەندی و تێگەیشتنی نوێش هاتۆتە ئاراوە. Batı'dan gelen arkadaşlarım bu coğrafyaya بەشداربووانی شارەکانی ڕۆژاوا پێویستە بێنە ئەم ناوچەیە تا ئەو ڕوانینەی پێشوەخت کە زیاتر لەلایەن میدیاوە دروستکراون پێچەوانە ببنەوە. سپاس بۆ ئەم پرۆژەیە بۆ دۆستەکانمان کە توانیویانە ئەو جۆرە ڕوانینانە وەلاوە بنێن پاش و توێژی زۆرمان پێمان دەڵێن ئێستا لێتان تێدەگەین. لە دەمێکدا پرۆژەی باک سەبارەت بە جیاوازی نەژادی بۆ لە تورکیادا جارێکی تریش گوڕی سندەوە بەهۆی هەڵگیرسانەوەی شەڕەکانەوە پاش هەرەسی و توێژە ئاشتیانەکەی نێوان سەرهەڵداوانی کورد و دەوڵەتی تورکیا. شاری دیاربەکر کە میوانداری پرۆژەی باک دەکا شەڕی زۆر خراپی بەخۆ بینی. دەستپێکردنەوەی شەڕەکان هۆکارێک و ڕەوشێک بوون بۆ هەندێک لە بەشداربووانی کورد. ژیانی ڕۆژانەی ڕۆژەڵات وەک نمونە بەو مەبەستەیە تا ئەو ژیانە نیشان بدا کە بەدەگمەن بارێکی ئاساییە بۆ کوردەکان بەپێی ئەو دیمەنانەی لە پشوویەکی گشتی ناوچە کوردنشینەکانەوە وەرگیراون. Şunu sorguladım. Ben bunu söylüyorum yani. ئەم پرسیارم لە خۆم کردووە چی دەکەم لێرە خەڵک دەبینین کوژراون تەرمی بە جێما و لەسەر شەقامەکانن هەموو ڕۆژێک ژمارەیەکی زیاتری کوژرا و بڵاو دەکرێتەوە ئەوەی من دەیکەم گێڕانەوەی ژیانی ڕۆژانەی خەڵکە لێرە ئایا پێویستە بیکەم بەڵێ پێویست دەکات کاتێکم پرۆژەیە تەواو دەکەین و وێنەکان نیشان دەدەین ئەوە بەهای ئاشتی دەبینین. بە شێوەیەکی بەرچاو هیوا بۆتە شتێکی دەگمەن و بە نرخ لە ناوچە کوردنشینەکانی تورکیادا کە بە شەڕ وێران بووە. پێکەوە بەستنی جیاوازیەکان لە نێوان گەنجەکاندا یەکێکە لە بابەتە هەرێک گرنگەکانی ڕوبەڕووبوونەوە لە تورکیادا. پرۆژەی باک توانیوێتی ژمارەیەکی بچووکی کورد و تورک پێک بگەێنێ کە لەوانەیە بەبێ ئەم پرۆژەیە شتێکی زۆر کەمیان لەبارەی یەکترەوە زانی بێت. هەر ئەم ڕۆژ کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤ لە ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە ژنێڤ ڕەخنەیەکی زۆری لە وڵاتی تورکیا گرتووە. سەرۆکی کۆمیسیۆنی مافەکانی مرۆڤ لە نەتەوە یەکگرتوەکان داوا لە تورکیا دەکا ڕێگە بدات تا لێکۆڵینەوە بکرێت لەسەر ئەو قسە و باسانەی سەبارەت بەو پێشێلکاریانەی هێزە ئاسایشیەکانی تورکیا دەیکەن. زەید ڕیاض الحوسەین دەڵێت راپۆرت لەبەردەستدان کە سێرەگران لە ماشێنە لەشکریەکانەوە بە مەبەست تەقەیان لە خەڵکی سیڤیل کردووە لە ناوچە کوردنشینەکانی تورکیادا. راپۆرتەکان زاری گەواهدەرانەوە ئاماژە بەوە دەکەن لە جزیرە زیاتر لە 100 کەس لەو سێ ژێرزەمینەی تیایدا بوون بۆ خۆپاراستن سوتاون و مردوون لە کاتێکدا هێزە ئاسایشەکانی تورکیا چواردەوری گرتبوون. خەڵکی عادەتیە کەرکووکێ دەبێژن ئەوێ بکاربن پێک ڤە ژیانی بکن وان قەت کێشەنینن و تەڤی ئالۆزی و توندوتیجیان ژی ئەو دەکارن لەسەر پاشە ڕۆژە باژارێخوا بگەنە هەف لێ دەوێتن سیاسەتوان ڕێک بکەون و بکاربن پێک ڤە کار بکەن. راپۆرتا دڵشاد ئەنوەر. دانیشتوانی ناحیەی تازە خوڕماتووی باشووری کەرکووک کە ماوەی 2 ساڵە
لەژێر هەڕەشەی بۆمب و هاوەنی داعشدان ئاماژە بەوە دەکەن بە کۆنتڕۆڵکردنەوەی گوندی بەشیر لەلایەن پێشمەرگە و حەشدی شعبیەوە لە مەترسیەکانی داعش ڕزگاریان بووە. بعد تحرير البشير إن شاء الله پاش ئازادکردنی بەشیر بە پشتیوانی یەزدان تازە بە هەبوونی پێشمەرگە و هەشتی شابی پارێزراو دەبێت و لە داعش ڕزگاروان دەبێت. بدينا بتحقيق قرية بشير دەستکرا بە ئازادکردنی بەشیر بە دەستی پاڵەوانانی پێشمەرگە و حەشد و لەشکر و پۆلیس. ئێستاش هەمویان لە بەرەکانی پێشەوەن و شەڕی داعش دەکەن. پێشتر داعش لە گوندی بەشیرەوە بەردەوام بۆمب و هاوەن و تەنانەت بە پێی وتەی بەرپرسانی کەرکووکیش چەکی کیمیاییشان لە دژی دانیشتوانی ناحیەی تازە کە تورکمانی شیعە مەزهەبن بەکارهێناوە. ئێمە 2 ساڵە تقریبان لە بەشیر دەرچوونە دوایی نەجاتمان نەبوو هەر لە بەشیرەوە دەستیان پێکرد بۆ سەواری کاتۆشە تازەش لێدەن ئەو سەواریخانەش هەموو خەردەری و کلۆری هەیە تقریبان دەوری 3000 کەس ئیسابەیان من هەیە تا ئێستا 5 شەهیدمان هەیە لەبەر ئەو ساروخانە. لە ئێستادا گوندی بەشیر و گوندەکانی دەوروبەری پێشمەرگە و حەشدی شعبیشی تێدایە هەرچەندە پێشتر هێزەکانی حەشدی شعبی ئاماژەیان بەکشانەوە لە ناوچەکە دەکرد لە دوای گرتنەوەی گوندی بەشیر بەڵام لە ئێستادا سەرقاڵی بەهێزکردنی سەنگەر و لێدانی خەندەقن کە پێ ناچێت ناوچەکە جێبهێڵن. نحن دورنا دور ئەرشادی ڕۆڵی ئێمە نیشاندان و هاندانە لە نەجەفی پیرۆزەوە هاتوین لە هەموو بەرەکاندا ئەرکمانە گرنگی و پیرۆزی جیهادی بێنینەوە بیری هێزەکانی دژی داعش دەجەنگن. بەشیر و گوندەکانی دەوروبەری پێشمەرگە و حەشدیشی تێدایە جارێک ئەم دوو هێزە تەنها لەسەر شەڕکردن لە دژی داعش ڕێککەوتون بەڵام هیچ ڕێکەوتنێکیان لەبارەی داهاتووی ناوچەکە نییە کە کام لایەن حکمی بکەن. دڵشادەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک. دۆناڵد ترامپ کە ئەگەرێکی زۆری هەیە ببێتە کاندیدی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا دەڵێ زۆر نیگەران نییە بەرامبەر بەوەی ڕێبەرە سەرەکیەکانی کۆماریەکان دەڵێن لە هەڵبژاردننی گشتیدا پشتیوانی ناکەن دژی دیموکراتەکان کە پێدەچێت هێلەری کلنتن ببێتە کاندیدیان بۆ کۆشکی سپی. بڕیاری ئەم هەفتەیە دۆناڵد ترامپ و پۆڵ ڕایانی سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا کۆبوونەوە. ئەو کاتە بڕیاری سازدانی ئەو کۆبوونەوەی درا پاش ئەوەی کە پۆڵ ڕایان کە پلەبەرزترین کۆماریە لە واشنگتن لایەنی ترامپی تووڕە کرد کاتێک کە گوتی ئامادەنیە پشتیوانی لە کاندیدی چاوەڕوانکراوی کۆماریەکان بکات. پۆڵ ڕایان گوتی من نازانم چی ڕوویدا 2-3 هەفتە لەمەوبەر تەلەفۆنی بۆ کردم و وتی وێژێکی زۆر خۆشمان کرد پیرۆزبایی لێ کردم ئەلبەتە ئەمە بەر لە سەرکەوتنە مسۆگەرەکەم بوو ئەو زۆر بەباشی پیرۆزبایی لێ دەکردم من وەک شتێکی ئاسایی پێم وا بۆ پشتیوانیم لێ دەکات بەڵام ڕۆژی دواتر جێگای سەر سوڕمانێکی مەزن بوو کاتێک گوتی هێشتا ئامادەنیم پشتیوانی لێ بکەم من پشتیوانێکی زۆرم لێ کرا وەک لەلایەن بابدۆڵ دیکچەینی و هەروەها زۆر ئەندامانی ئەنجومەنی نوێنەران. ڕۆژی هەینی پۆڵ ڕایان ڕایگەیاند خۆی و ئەندامانی دیکەی ڕێبەرایەتی ئەنجومەنی نوێنەران پێنجشەممە لەگەڵ ترامپ کۆ دەبنەوە. گوتی سەنجی کۆبوونەوەکە لەسەر جۆری پرینسیپ و بۆچوونەکانی پارتی کۆماریەکان دەبێت ئەوانەی کەوا بتوانن پشتیوانی خەڵکی ئەمریکا لە مانجی 11 بەدەست بهێنن. بەلایەکی دیکەوە ترامپ هێرشەزارەتچیەکانی دژی هەلری کلنتن تون دەکات ئەوەی کە پێدەچێت لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە مانجی 11 ببێتە ڕێکەبەری ترامپ. لە میانەی هەڵمەتێکی هەڵبژاردندا لە ویلایەتی واشنگتن ترامپ هێرشی کردە سەر هێلری و هاوسەرەکەی بیل کلنتن سەرۆکی پێشووی ئەمریکا. هیلەریشی بە پیاوە کردووە کە لە مێژووی سیاسەتیدا ئەو پەڕی پێشەلکاری بەرامبەر خانمان کردووە ئەم خانما هاوسەرگەری لەگەڵ پیاوێکدا کردووە کە زیانی بە چەندان خانمان گەیاند هاوکات ئەگەر بڕوانیتە خودی هیلەری ئەوی زیانی بە خانمان گەیاندووە واتە ئەو ژنەی کە هاوسەرەکەی زیانی لێدان هەروەها هیلەری شووی بە کەسێک کردووە کە بەهۆی درۆکردنەوە بە فەرمی تۆمەتی ئاراستە کرا و دەبوو بە پرۆسەیەکی درێژدا تێپەڕێت ئەوەش کارێکی ئاسان نەبوو کەچی ئێستا هیلەری ئەو بەنیازە شت لە دژی من بڵێت بەڵام ئەو هیوایی نایەتە دی. ئەو هێرشەزارەتچیەی ترامپ بۆ سەر کلنتن تا ئێستا تونترین هێرش بووە بەڵام هێلری کلنتن پێدەچێت شێوازێکی نەرمتر بگرێتە بەر بۆ گاڵتەکردن بە ترامپ. Donald Trump has doubled down on his
کاتێک بیر لەوە دەکەمەوە ئایا چی لە مەترسیدایە تەنانەت ئەگەر خۆشم کاندید نەکردایە ئەوەی لە توانام دابواە دەمکرد بۆ ئەوەی دڵنیا بم لەوەی ترامپی کاندید چاوەڕوانکراوی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا هەرگیز لە کۆشکسپی نزیک نەبێتەوە. هیلاری کلینتن هەروەهاش ڕۆژی هەینی لە کالیفۆرنیا بە لایەنگرانی خۆی گوت ترامپ دژی بەرزکردنەوەی کەمترین ئاستی موچەیە و بایخەکی ئەوتۆ بە ژنان و کۆچبەران نادات. ترامپ نیازی خۆی دووپات کردەوە بۆ ڕەوانەکردنەوەی 11 بۆ 12 میلیۆن کۆچبەری ناقانونی وڵات. ئەو ئێستا تەنانەت باز لەوەی کە پێی دەڵێت ڕەوانەکردنەوەی زۆرە ملێ دەکات. ئایا دەکرێت ئەوە بێنیتە بەرچاوی خۆت کە پۆلیس و لەشکر هەستێ بە لە دەرگادان و لە خەوڕاپڕاندن و لە سەرکارلادانی 11 بۆ 12 میلیۆن کەس؟ بەڵێ ئەوە ئەو دیمەنەیە کە ترامپ دەیەوێت بیکێشێت. ئەگەر بیرڕاوەگرتنەکانی بەرایە جێگیر بن ئەوە ترامپ دەبێت هەوڵ و تێکۆشان بکات بۆ قەرەبووکردنەوەی کەمی دەنگدەرانی ژن بەر لە هەڵبژاردنەکانی مانجی 11دا. ئەو باڵێنی داوا کە پاشەکشەی لە کلنتن ناکات کەوا ئەویش هێشتا ماوێتی پالێوراوەتی دێموکراتەکان مزۆگەر بکات بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا لە شەڕەکی سیاسیدا لەگەڵ نارە دێموکراتەکەی سیناتۆر بەرنی ساندرس. حیدەر کەریم دەنگی ئەمریکا. و دنوترین پێشهادە سەرۆکی جواتە نوێنەرین کۆنگرسا ئەمریکی پاڵڕان دەبێژە ئەوەی خواژێ سەرۆکاتیە کۆنفرانسی پارتیە کۆماریڤە کێشە ئەگەر ترامپ ئەو حەز هەبە ڕایان گۆجی مەدان ژێ ترامپ ڕەڤاڵایە و بڕیارەویە هەفتەمێک و ڕێبەرین کۆماری دجڤنج بۆ نێزیکردنا بیرروباوەران لەسەر نامزەدێ پارتیە ژێلبژارترین سەرۆکاتی ڕا ترامپ هێریشێن خوا ئاراستەی هیلاری کلنتن دیکە کوپتر شانس هەیە ببە نامزەتا دەموکراتان. کاربەدەستان لە هەرێمی کوردستان بڕیاری داوینکردنی جێوڕێ دەدەن بۆ خانمێک پاش ئەوەی ژیار محەممەد پامنێری دەنگی ئەمریکا لە راپۆرتێکیدا باسی لە ژیانی ئامینە عەلی دەکرد و بە دوایدا وەزیری کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێم لە پەیوەندیەکی تەلەفۆنیدا پەیمانی ئەو یارمەتیدانە دەدات. پاشێوم قابلەی ئەمن هاتوومەتەیە ئەمنیان هێناوەتە ئێرە. دوای بڵاوبوونەوەی راپۆرتێکی دەنگی ئەمریکا لەسەر ژنێکی بێلانە کە لە باخێکی سلەیمانی داماوەی 4 هەفتە ژیانی بەسەر دەبێت لایەنە پەیوەندیدارەکان بەدەم ئەو خانمەوە دەچن. لە ڕوانگەی ئەو راپۆرتەی دەنگی ئەمریکاوە کە بەڕێزت پێی هەستای ئێمە بە دوواداچوونمان بۆ کەیسە کرد و دەرکەوت کە ئەو ئافرەتە هیچ خانەولانەیەکی نییە خەڵکی شاری هەولێرە بەڵام لە سلێمانی ئەمایەوە بۆی بە پێویستمان زانی ئێمە ئەگەر چی تەمەنەکەی ڕێگەی نییەدا ئێمە لە خانەی بە ساڵاتوان بە پێی یاسا و ڕێنمایی وەریگرین بەڵام ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان زانی تا ئەو کاتی کێشەکەی لە ڕێگەی وەزارەتی شەیدانەوە چارەسەرە بێت لە خۆی بگرین بیخێنە سەر چاومان. بە خانەی بە ساڵاتوان بە قوربان دەبم شمولی نەکردم مدیرەکە کوتی دەبێ بڕۆن بۆ ئەیوا دەبێ یعنی لە دەست و بستکەوێ کار و کاسبی پێ نەکرێت لە پەککەوتە بێ خزم و عشیرەتی بە خێوی نەکا بۆیەکی وا دەبێ بۆ من نابێ مواریدەکەم بچکەیە. پاش راپۆرتەکەی دەنگی ئەمریکا وەزیری کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی کرد بە دەنگی ئەمریکا و وتی بەپێمە ئاگداری حاڵەتەوە بووینە بەڵام بەدڵنیەوە خەمیشی لێ دەخۆین قەوانینەکانی ئێمە ئافرەت لە 55 ساڵ دەبێت تەمەنی بەترتر بێ بۆ ئەوی بچێتە خانەی دەسەڵاتان بەڵام لەبەر ئەوەی لە ئەو حاڵەتانەی کە زەڕور و پێویستن بەلای ئێمەوە گرنگە ئێمە من وەکو وەزیر بە دەسەڵاتی خۆم بۆم هەیە ئێسنایپۆکەم ئێسنایپۆ دەکەم و دەیان ببینە خانەکان من بە ئێستێتان دەتوانم شوێنی لەم خانەکەمەوە. مەکتەبی شەهیدانی کەتی نیشتیمانی کوردستانیش پاش بینینی راپۆرتەکەی دەنگی ئەمریکا لە ڕێگەی وەفدێکیانەوە سەردانی ئەو ژنە دەکەن لە ماڵی بە ساڵاتوان و بەڵێنی پێدەدەن. سپاسی دەنگی ئەمریکاکەین کە لە راپۆرتێکی ئامادەکرد بوو لەسەر ئامینە خان کە ئێمە لە ڕێگەی ئەو راپۆرتەوە زانیمان کە وارسی شەهید ئامینە خان لێرە لە باخێکە ژیانی بەڕێوە کردووانە بۆ ئێمە دەستخۆشییان لە یەکین لە ڕێگەی ئەوانەوە زانیمان کە کەسێکی وا هەیە کە وارسی شەهیدە و ئەوان بڵێن ژیانی ئەم خاتونیان بۆ گەیاندینە بەردەستەوانە. ئەو خانمەش باز لە گۆڕینی دۆخی گوزەرانی دەکات بەهۆی راپۆرتەکەی دەنگی ئەمریکاوە. زۆر مەمنونی ئەو برایانەمە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستگای شەهیدانە منیان بەسەر کردوتەوە پاشی ئەم قابلەی
ئەمژی سوپاسیاوان کاربەدەستان دکن و گوهداریا دەنگی ئەمریکا دکن و گوهداریا داخوازین خەڵکێ دکن و بەڕێکا دەنگی ئەمریکا تێنا دیتن سپاسش بۆ گوهداری و تەماشاکردنا کورت کۆنەکشن یا ئیرۆ خدا حافیز هەر شاد بن.